بە ناوی خوای بەخشندەی میهرەبان. دەنگدەرانی خۆشەویست، بە تایبەت ئەوانەی کە یەکەم جارە دەتوانن ممارەسەی ئەو مافەتان بکەن و نوێنەری خۆتان هەڵببژێرن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغدا. تکایە خەمسارد مەبن لە چوون بۆ دەنگدان، خەمسارد مەبن لە وەرگرتنەوەی کارتەکانتان، چونکە ئەگەر تۆ نیگەرانی و دەڵێی ناچم بۆ دەنگدان، نیگەرانیەکەت کاتێ ئەنجامی دەبێت کە بچی بۆ دەنگدان و بە دەنگەکەت سزای ئەوانە بدەی کە 3 خولی پەرلەمانیە، واتە 12 ساڵە نوێنەرایەتیەکی درۆینەی تۆیان کردووە لە بەغدا. بچن و سزایان بدەن، بچن و دەنگ بدەن بەوانەی کە ڕازگۆیانە نوێنەرتان بوون لە 3 خولی پەرلەمانی و نوێنەرایەتیەکی ڕاستەقینەیان کردوون و دەنگ و متمانەی ئێوەیان بەکار نەهێناوە بۆ ئیمتیازات و خۆدەوڵەمەندکردن. بۆیە ئومێ دەکەم گەرم و گوڕ بن لە هەڵبژاردنەکان لە دەنگدان، چونکە ڕێگایەکی سەرەکی بۆ گۆڕانکاری لە هەرێمی کوردستان هەر سندوقەکانی دەنگدان و بەشداری هەڵبژاردنە. بە بەشداریکردنت دە هەڵبژاردن دەتوانی سزای ئەوانە بدەیت کە چەند ساڵە سزای تۆ دەدەن و مافەکانە زەوت دەکەن و دەتوانی پشتیوانی گەیاندنی زیاتری ئەو نوێنەرە ڕاستەقینانە بی کە متمانە و دەنگی تۆیان زایع نەکردو و بە وەفا بوون بەرامبەر بە دەنگ و متمانەی تۆ. و ئومێ دەکەم هەمووان بە گوڕوتینەوە بەشداری لە هەڵبژاردننی 12/5/2018 بکەن بۆ دەنگدان بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی و نوێنەرە ڕاستەقینەکانی خۆیان لەو لیستا هەڵببژێرن و بە گەرم و گوڕیەوە بەشداری بکەن بۆ سزادانی ئەوانەی چەندین ساڵە سزای ئێوادن.